خۆشەویستانی کورسانی و سڵاوتان لێبێت لەگەڵ هاوکارانم لەگەڵ خواردنەوەی قاوەیەک باسی کۆمەڵێک بابەتی جیاجیاک بە تایبەت باسی کۆمەڵێک بابەتی نیشتیمانیەک گومانی تێدانیە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستاندا گرژی و ئاڵۆزی هەیە و لەشکرێک لە سۆشیال میدیا لە کادرەکانی یەکێتی ئێمە لە کلێنێکە گەڕێین بۆ پارتی ئەکی دەبێ بڵێم ڕۆژنامەنووس بێلایەنە و لێرە بێلایەنم بەڵام ئەوە لای بینەر کەم وەرەگیرە نامانێتەوە شەیان بکەین کاگاری ئەمڕۆ ئاری هەرسین لێ بسراوی لە قیچواری پارتی دموکراتی کوردستان سەردانی مەزاری سەرۆک مام جەلالی کرد وەوتی ئەو مڵکی هەموو کوردە لە کاتێکدا سەرۆک مام جەلال ڕاستە لە خەباتی مێژووی خۆیدا لەناو ڕیزەکانی پارتی دموکراتی کوردستاندا دەستی بە خەبات کرد بەڵام دوزار سەرکردە و ڕێنیشاندەر و ڕابەری یەکێتی نیشتیمانی کوردستانە لەناو گرژی و ئاڵۆزیانەدا ئەچینەوە بۆ ئەوەی کە هێشتا هەناسەیەکی نیشتیمانی ماوە ئەتوانین دەستی تۆقە بۆ یەک درێژ بکەین ئەتوانین لەسەر مێزێکدا بنیشین بیر لە حاڵی ئەو خەڵکە بکەینەوە کە هەمومان جێبرسیەکرێ بیر لە حاڵی دیموکراسی بکەینەوە کە هەرجارە و بە هۆکارێک درزێکی تری تێکەوێ بیر لە حاڵی ئەو قوارێ بکەینەوە کە هەموو ڕۆژێ یادی شەهیدێکی سەرکردەی نیشتیمانە ئەتوانین وا بکەین بۆ ناتوانین میوانەکەی من کاگاری هەرسینە کاگاری من سپاس دەکەم وەک ڕۆژنامەنووس وەک کوردی دەست خۆش بێ لەبەرەوە ناکە سەرۆک مام جەلال سەرۆکی یان سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستانە لەبەرەوەی تۆ ئەگەر ئەکید خۆ دوای باسیەکەی ئایامە وەک کاگاری کردت ڕەنگە ئاسایی بێ بەڵام لەو گرژیەدا لەو گرژی نێوانی یەکێتی و پارتیدا تۆ زۆر ئەتێوێ بەڕاستی ئەوە بکەیت و ڕەنگە زۆر خەڵکیش پێی خۆش بێ بەوەی کاک مەسعود و کاک بافڵیش بێکەوە دابنیشن کاک مەسرور و کاقوبات جۆکۆی ئەمڕۆ بێکەوە دابنیشن بەڵام لە پێناو یەکێتی و پارتینا لە پێناو خەڵک یەکێتی و پارتیش بەشێکن لە خەڵک بەڵام کۆی گشتی ئەوەی کە ئیسلامیە ئەوەی کە ئەلمانی ئەوەی کە دەنگ نادا ئەوەی کە تەنانەت ڕخنی زۆرتون دەگرێ نیشتیمانی هەمووانە وانە بیر بکەنەوە کە بڵێن چاومان هەموو ئەوانە ئەبینێ بۆیە من دەستخۆشی لێکەم وەک ڕۆژنامەنووس و بە خێراتیش دەکەم زۆر سپاس دەکەم سپاس کاکزانە وەڵاهی من جارێ حەزەکەم بڵێم من قەناعەتم وایە کە ئەو شتێکی تەبیعیە فیگەرێکی نیشتیمانی مێژووی وەکو جەنابی سەرۆک مام جەلال ئینسان بچێتە سەر قەبرەکەی و دەستە گوڕێک بەرێ ئەوە وەفایە بۆ کوردایەتی یعنی شتێکی زۆر غەریب و ئەوانە نییە بەڵام ئەوەش ڕاستە کە تۆ لە مقدمەکەیاوت بۆ وەزعی کە ئێمە یەکێتی تیاین کە بینمان زۆر زۆر خۆش نییە ئەمە یعنی با بڵێم باڕوونی بکەمەوە بڵێن ئەساسی ئەم سەردانی ئەمڕۆی من چۆنە هەت زۆر بە ڕێژگای پارتی پێوتی یان کاگاری خۆی بەعزەکەم ئەزانی ئەو پارتی پێوتنە چۆنە ئێمەی پارتی ئیدعای ئەوە کەین کە لەسەر ڕێبازی بەرزانی ڕێ دروست ئەم ڕێبازی بەرزانی لەسەر کۆمەڵی قاعیدە و کۆڵەکە وەستاوە یەکێک لەو کۆڵەکانە پێکەوە ژیانە کە جەنابی سەرۆک مەسعود بەرزانی هەموو جارێ ئێڵێتەوە کە پێکەوە ژیان چەند مهمە بۆ ڕێبازی کوردایەتی و بۆ سەرکەوتنی پرۆسێسی دیموکراسی لە هەرێمی کوردستان باشە ئێمە پێکەوە ژیان لەگەڵ تورکمان بکەین لەگەڵ ئاینەکان بکەین یەزیدی و مەسیحی و ئەمانە کە موسڵمانی زۆر بەمان ئێمە کورد یانی لەگەڵ دراوسەکانمانی بکەین لەگەڵ عەرەب و فارس و تورکیا بکەین لەگەڵ خێزانی گشتی نێونەتەوایە بیکەین ئەی خۆمان ئەگەر ئێمە خۆمان لەگەڵ یەکە لەسەر مەبدەئێکی پێکەوە ژیان بە جیاوازی بیر و باوەڕ و حیزبایەتی نەتوانین ئەوە جێبەجێ بکەین چۆن ئەتوانین لەگەڵ میلەتانی ترا پێکەوە بژین ناتوانین ئەو بکەین بۆیە ئەمە نەسەن جێبەجێکردنی ئەو قاعیدەیە کە جەنابی مەلا مستەفا بڕای پێبووە پێکەوە ژیان بەڵام پێکەوە ژیان لە پێشە لەگەڵ کورد و کورد ئەنجا کورد و میلەتی تر چونکە یعنی خەڵک گاڵتەشی لێ تۆ بڵێ من بڕام بە پێکەوە ژیان هەیە لەگەڵ میلەتانی تر بەڵام بەیەکەوە دانومان بەیەکەوە ناکڵێ ئەمە یەک ئەمە من ئەمڕۆ یعنی کە چوومە سەر مەزاری
سەرۆک مام جەلال وەکو بەرپرسی لە قیچواری پارتی دیموکراتی کوردستان چوم وەکو ئاری شێخ محەممەد هەرسین چوم ئەمە بەیعاز نەبووە ئەمە لە چوارچێوەی ئەو بەرنمەیە کە سەرۆک مەسعود بارزانی هەموو جارێ لە ئێمەی دووبارە و سێبارە و سەدبارە کاتەوە پێکەوە ژیان یعنی پێکەوە ژیان ڕاستە لەگەڵ تورک و عەرەب و فارسۆمانە بەڵام پێش ئەوان پێکەوە ژیان لەگەڵ کورد یعنی پێکەوە ژیان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لەگەڵ حیزبەکانی تر یەکتر قوبوڵکردن جۆگرتن لە ڕخنەی یەکتری ئەوەی دەست خۆشی لێکم بەیوام ینی هەموو گرژی و ئالۆزیەک نەگاتە مێدیا بچێتە سەر مێزی گفتوگۆکە 4 سەعات دانیشن لە پێناوەی ئەگەر یەکێتی قەرارێکی هەیە لەسەر موچە لەسەر هەڵبژاردن بڕۆ لە ژوورە تاریکەکان لە پێناو بەرژەوەندی گشتی بێ بە ئەوانە کاگاری باش هەست بە خاوبوونەوەیەکەکەی لە گرژەکانی نێوانی یەکێتی و پارتی هەستەکەی جەوێک دروست بێتەوە بۆ پرۆسی نیشتیمان سازی جارێکی تر واللهی من خۆم یەکێکم لەوانەیە کە زۆر ئیش بۆ ئەواکەم یعنی چونکە ئێمە بە دوورکەوتنەوەی ئێمەی شێتی نیشتیمانی کوردستان هەرێمی کوردستان زەرێرەکە یعنی ئەمە هەموو کەسێکی زانێ یەکێک لە ئەلف و بێ سیاست بزانێ بڕای بەوەیە هەست ئەەکەم ئەمە کەم بۆتەوە نە من هەستەکەم کە هجوومکردنە سەر یەکتری کەم بۆتەوە ئەخرەوەی ئەجینا هەتا ئێستاژ ئێمەوەی شێتی ئەو مەسافەی کە دروست بۆ بەداخەوە لە نێوانمانە هەر یەکەمان لە شوێنی خۆیەتی بەڵام هیچ نەبێت بڵێن ئەزعف الئیمان ئەو هجوومکردنە سەر یەکتری ئەوە کەمی کردووە بۆیە ئینسانە بێ هیوادار بێت کە ئەمە هەنگاوێکی باش بێ بە ئاڕاستەیەکی باش کە نزیک بوونەوە ڕووە تاڵی قاوەکەم زۆر شیرنترە لەو کێشانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە وایە کاگاری ئەو فەلسەفەنی قسەی زۆر نازانم بەڵام ئەمە مانجی 5 و 11 موچەی مانجی 4مان نییە ڕاستە مثلەن سەرۆکی حکومەت دەڵێ ئێمە هەموو مانجیە بە شەڕی بۆ بکەین لەناو خۆشمان حەڕەحممان بە یەکتر نەکردووە یەکێتی بە پارتی ناکە پارتی بە یەکێتی ناکە من لەگەڵ جەنابیشتا زۆر جا بەرنامەکانمان ئەگەر زۆر پرسیاری حزبیشم لێکردبی لە نەتیجەیە کە بەرێکی نیشتیمانی وەرگرتووە بۆیە حەزەکەم زۆر نیشتیمانیانە بۆکو ئەوی کە لە پێشەچەکەوتم لەوەی کە زۆر ڕەخنە لە یەکێتی و پارتێگرێ بۆ ئەوەی کە زۆر دڵسۆزی یەکێتی و پارتی ینی بۆ مافی هەمووان قسە بکەین ئەمە بۆ وای لێ هاتووە بەو شێوەیەکی ئێمە بە شەڕ بە پاڕانەوە بەچی داوا لە بەغدا بکەین شتێک پارە بنێرە و موچەی پێدا بەش بکەین وڵی منزانام هەر لەم بەرنمەیە دیار لە 10 جارە قسەیم کردووانم ناچارم لەبەر وەزعەکە وەکو خۆیمەوە ئەبێ بێڵێمەوە هەموو ئەم کێشانە هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە لە ناو خۆمانایەک نین دوژمن ناحەز نەیاری ئەم میلەتە ئەم نیشتیمانە ئەو ڕاستیە ئەزانێت و ئەو کە لێ نابینێ یاری تیاکە بۆیە هەتا ئەو ڕۆژەی کە ئێمە یەک نەبین ئەم وەسعە هەر بەردەوامە بێ کاکەزانێ لەوانەیە بۆ فترێکی کەم چارێکی بۆ بدۆزینەوە بەڵام نەیاری میلەتی کورد زۆر باش دەزانێت کەی ئێمە دابەش بووین دیسانەوەی سفادەی لێکە بۆیە حەلی ئەمە یەک شتە و زۆر دەمێکە حەلەکە یەک شتە ئەبێ یەک بین بە بیرمە 5-6 مانگ بەر لە ئێستا بەرنامەیەکمان کرد هەرچی پرسیارم کرد وتە یەکێتی و پارتی وتمەی بۆ بە لە سەرەتاوە بەرنامەکەمان بۆ کۆتای بێنە یەکێتی و پارتی کۆتای بێ کاگاری وانە ئێستا ئەڵێ شکر پرسیارێکی کردو بۆ کۆنتڕۆڵ موزیع و هین مۆنتێر و مسەوەڕ و هەموویمان بۆ بە سیاسی کار ئەڵێ ئێستا هەرچەندە من نامەوێت بچمە سەرەوتەوەرە بەڵام با قسەکەی کا شکر پرسیارەکەی بگەێنین لە پەڵکانە جێیش چوە نایڵە گەنمەکانیان بدرونەوە لەسەر زەوی خۆمان ئێمە باسی مادەی 140 و ئاڵا لە حەمرین ئێستا بینەوە سەر شەڕی پەڵکانە کە جوتیارەکانمان ئەوەش هەر سەبەبەکەی هەمووی خۆمانین ئەگەر ئێمە یەکێتی یەک بین وەڵڵاوی لای وەتەڵای من زۆر جارە قسەم کردووە بڕوا من ناڵم سیحرەکەین ناڵم معجیزاکەین چونکە معجیزە بەس لای خۆیە بەڵام ئەتوانم بڵێم زۆرینەی کێشەکانی سیاسی و ئابووری و ئەمنی هەرێمی کوردستان یەکسەر چارەسەر بێ متمانەتان بە یەکتر ماوە ئێمە ناچاری متمانە بە یەکتری بکەین ئەمە چۆیس نییە ئەمە جەبری تاریخە ئێمە یەک میلەتین بە یەک زمان قساکەین خەڵکی یەک نیشتیمانین
خوێنمان لەسەر یەک نیشتیمان ڕژاوە بە یەکەوە لە یەک جەپە شەڕمان کردووە دژی یەک دوژمنی داگیرکەر ناحەز نەیار بۆیە ئەمە چۆیس نییە یعنی چه ئێمە وەکو پارتی چێشێتی بڵێ وەڵام من حەزم لێیە ڕێنەکەوم لەگەڵ ئەوەی تر نابێشتیوە چۆن شتیوا بێ تۆ یەک میلەتی دوای میلەتەکە چەنە بزانە چیان لێ کردوین خاشی کوردستان مەبەستم کوردستانی عێراقا نیوەی بەدەستێمەوە نییە ئەوەشی کە بەدەست خۆمانەوەیە لە هەموو لایەکەوە مەسەلەن ئێران کەی ئارەزووی بێت هێزێنێتە ناوەوە تورکیا کەی ئارەزووی بێ ئەوە هێزێنێتە ناوەوە یعنی ئێمە وەکو کرێچیمان لێ هاتووە لە ماڵی خۆمانە جامە چۆنە بێ هەموو هۆکارەکانی گەڕێتەوە بۆ یەک شت نەبوونی یەک ڕیزی ناو خۆمان نەبوونیەوە ئەوە تایتڵی سەرچیمانە بەڵام کاگاری بە من بەڕێز سیفاتێکی حەزبیت هەیەەوە دوای ئەوی سەردانێکی کاک مەسعود بارزانیت کرد و ڕایس پارتی لە پرسراوی لە قیچوار بیت و من زۆر لە مێژیشە تەجروبەی سەحافم لەگەڵ جەنابتا هەیە ئۆپن مایندی وەکو ئینگلیزیڵەوانی سوپاس دەکەم ینی بۆ ئێمە کە ئەڵێن پارتیشی جیاواسی یعنی کاک ئاری دواخستنی هەڵبژاردن و نەچونە ناو پرۆسەیە چێ زەرەرەکە هەمومان زەرەکەین هەمومان ئەزانی ئەو تخوا با منش تعلیقێکی بچووک بم لەسەرەوەی کەم پارتێکی جیاوازم نەجۆ بگرە ئەزانی لەوانەیە هۆکاری بەرێکی ئازادە گفتوگوی ئەزانم ئەزانی لەوانەیە هۆکاری ئەوەی کە من پارتێکی جیاواز بم من زیاتر مەلاییم من زۆر بڕام بە قاعیدەی ڕێبازی بەرزانی هەیە هەتا پێڕۆ و پرۆگرامێک و ئەمانە زۆر تەبیعیشە لە مەکتەبی سیاسیوە لەسەر ئەمە ڕێخنەم بێتە سەر بەڵام لەناو حیزبی ئێمە بای ئەوە ئازادی ڕادەربڕین هەیە کە پیا و جورئەت کاشتیوا بڵێ ئەزانی ئەوەی کەوت دواکەوتنی هەڵبژاردن هەمومان زەرەرەکەین هەمومان کاڵێم هەمومان یعنی هەرێمی کوردستان زەرەرەکە ئەوە زۆر بە کورتی وابزانام جواب بمایتەوە پارتی بۆ بەشداری نەکرد لە دەیشە شابۆی ئێستا حملە ئینتیخابی بێ خۆ گومانتان لەوە نیە پارتی هەر ڕقم یەکە بوو بەڵام بۆ بەشداری نەکرد لەبەرەوەی زۆر ئەو قسێ کراوە بەڵام ئەمەوێ دو ئەپدەیت ئەزانی لەبەرەوەی موامرەیەک لەلایەن هەندێک شۆڤێنیستی عەرەبەوە لە بەغا لەسەر هەرێمی کوردستان دروست کرا سیناریۆکەی داڕژرا وەکرا بە بڕیارێک و جلچێکی یا بەرجێکی قانونی لەبەرکرا ئێمە ئەومان پێهەزم نەکرا بۆیە نەمان کرد بەڵام بامر شتێک تریش بڵێم باشە هەر کاتی هەڵبژاردن بکرێ یعنی ئێمە وەکو پێشبینی کەسێک کە سیاسە دەکا هەر کاتی هەڵبژاردن بکرێت سێ مانگی تر شەشی تر دەیتر زۆر زەرورە هیچ نەبێ یعنی تەنسیقێکی سەرەتایی بەڵام مەبدەئی لە نێوان ئێمەی شێتی نیشتیمانی کوردستانە هەبێت ئیترم هەڵبژاردنە گەرمانگی دەست بکرێ یانزە بکرێ هەر کاتێ بکرێ ئەگەر ئەو تەنسیقە هەبوو ئیشی ئێمە دوای هەڵبژاردن زۆر ئاسانە بێ ئەگەر ئەو تەنسیقە نەبوو هەڵبژاردنیش عیلاجی ناکە چکە لە دوای هەڵبژاردن دیسان قەتماغە هەڵێرێتەوە دیسان سۆشیال میدیا دەست پێکاتەوە دیسان تشکیلی کابینەی دەهەم دواکەوێ خوازانێت چەند بۆیە زۆر گرنگە ینی عەقڵی سەریم ئەڵێت ئەبێت لە پێش هەڵبژاردنە هیچ نەبێت چایەکمان بێگە خوارد بێتەوە دای ئەوە بەڕێی من بەڵام ئێوە چۆن توانیتان ئەوە بۆ نمونە ڕابگرن ئەوەی ئەو بەرگای کە قانونیە کە لەبەر پلانێکی ینی دژی پارتی کرابوو ئەزانی ئێمە چۆن توانیمان لەوانەیە باشترین جواب بۆ ئەمە ینی بۆ ئەم پرسیارەوە بێکە ئێمە حیزبێکی گەورەین وەکو چۆن کەس ناتوانێت شێتی ئاوتکە کەسیش ناتوانێت ئێمە ئاوتکە ئێمە ڕقەمین لەسەر ئەساسی ئەوە یعنی هەم شیرازەی مێژووی هەموو زودمان لە ئێستاە هەردووشی بەیەکەوە گرێبە ئێمە ڕقەمێکی گەورەین بۆیە نەیانتوانێت ئێمە ئاوتکەن ئەوەی مەسەلە نیەتێکە بۆ ئاوتکردنیەوە بەڵێ ئێمە نەمانشت نەتانێت نەخێر ئەنی ئێستا ئێوە تقریبا بەمای خۆتانی دەر چوونی کاک نێچیروان بۆ ئێران کاک ئاری بەڵێ ئێوە ماوەیەک بەر لە ئێستا ساڕۆخ بە هەولێرەوەنرا باندێک مەقەڕاتی
پارتی وەنرا و باز نەکرا مەسەلەن پارتی دموکراتی کوردستانی زۆر نیگەران کرد کادرەکان ئەعلامیەکان پارتی مەسەلەن بە ئاشکرا ڕەخنیان لە ئێرانەگرت سەردانێکی نێچیروان بارزانانی تەنانەت شوێنی دانیشتنەکەی لەگەڵ ڕاهبەری کۆماری ئیسلامی ئێران بە جۆرێک بوو کە ڕئیسی دەوڵەتەکانی تریش بۆ شوێنی نەنی وەکو کەسێک لە خۆیان مامەڵی لەگەڵ نزیک وانە نزدیکێ ماست باشە کاگاری ئەمە چی بوو ئەمە عرضێک بوو کە ئێران ئێوێ کاگنی سیروان بێتەوە سەدارەی واجهەی سیاست ینی حکومڕانی نەک هەرێم سەرۆکاتی هەرێم یان مەسجێک بوو بۆ پارتی ئەگەر تۆ بێی ئێمە هێشتا دەستی دۆستانیت کامە بوو یان ئێوە وەکو ئەڵێن پارتی بە کۆمەڵێک مەرجی ئێران ڕازی بووە یان هەرسێکیان بۆ کوێستانە کامەیە ئەزانی کاکزانە خۆی لە دنیای سیاستە وەعام بڵێن دیپلۆماسی هوەری لێکتێگەیشتن و مفاوزاتە ئەوە نییە تۆ مەسەلا من و تۆ مفاوزە ئەەکەین تۆ کۆمەڵی مەرجە هەیە منیش کۆمەڵی مەرجم هەیە کەی هەردووکمان ینی وین سیچویشن ینی هەردووکمان براوین ئەو کاتەی کە هەردووکمان بەمایی خۆمانەوە هەڵچین یعنی چی کە لە دەوری مێزەکە ڕۆشتین لە دەوری مێزی گفتوگۆ هەردووکمان هیچمان دڵگران نەبێت و هەردووکمان پێی وابێ دەستکەوتی هەبووە ئەمە نییە بڵێن ئێران لیستێک بیاد بە پارتی یا بە یەکێتی یا بە بڵێت تۆ ئەمانە جێبەجێەکەی باشە گەر ناکەی خوازانە چێکم ئەوە نییە ئەمە کۆمەڵێ بڵێن بدە و بستێنە ئەو کۆمەڵی داواکاری هەیە تۆش کۆمەڵی داواکاریت هەیە گفتوگۆکەی لەسەری لێک تێگەیشتن دروزە بێ لە ئەنجامی ئەوەیە هەردووکی ڕازیە بێ و لە هینەکە ئەچێتە دەرێ ئەمە یەک دووهەم ئەوەی کاڵەی بڵێن کۆماری ئیسلامی ئێران بڵێ وایە کاگنە سیروان ئیتر لەمە دووە هینەواجی هەیە ئەومانە ئەبێ ینی بیرمان نەچێ ڕاستە جەناوی کاگنە سیروان سەرۆکی هەرێمی کوردستانە بەڵام جێگری سەرۆکی پارتیشە یعنی حتمما بەبێ ڕاستپاردەی سەرۆک مەسعود بەرزانی جەنابیان سەفەری نەکردەوە تاران ئەمە بەڕاوێش کراوە ئەمە کۆبنەوەی لەسەر کراوە ئەمانە کاک نێچیروان بە نێرەلایەتی پارتی دیموکراتی کوردستان نەچۆ بۆ تاران بەڵام پەیامی ئەوانی شەڵگرتووە حتمما جەبا عەرزەکەم ئەوە ڕاستە بەڵام جەنابیان سەرۆشی هەرێمی کوردستانە لە خانەقین تازاخۆ بە نێرەلایەتی یەکێتی و یەکگرتو و کۆمەڵ و نەوەی نوێ هەمووی چووە حزبی سۆشالیست و حزبی شوعی و ئەوانەی بێلایەن و هەموو خەڵکی کوردستان بەڵام بە تەئکید نیگەرانەکانی ئێمەشی گەیانوە بەو سەلیقە جوانی کە خۆی هەیەی حتمما لێک تێگەیشتن دروست بووە هیچ حاڵەتێکی تەسلیم بوون و لەمانەژ نییە چکە ئەمە سیاسەتە و مفاوزەیە ئەمە خۆشە ڕەچەقۆ نییە زانیاری جەنابەت بۆ ئەوە چێ مەسەلەن ئێران داوای چی لە سەرۆکی هەرێمی کوردستان وەڵڵاهی من لە من لە کۆبوونەوەکان نەبووم بەڵام شتە بیستی شتە دەبیستی بەڵام فارزەڵە شوێنیدەن کەی بەبات ماوانەندە دیدان تۆ ئەوەی کە ئەیبیستی وەکەوە نییە کە ئیبینی ئەین بە چای خۆ دەیبینی من نازانم بەڵام و زۆریش خۆشحاڵم کە لەم دوایە سیاست لە هەرێمی کوردستان وەکو جاران نییە هەموو شتێکی لە بەردەم کامێرەکەی بێ ینی هەمووی ببینرێ هیچ پێویست ناکە ینی زۆر شتی سیاسی هەیە خەڵک پێویستی بەوە نییە وردەکاری مناقەشەکەی یا گفتوگۆکەی بینی جەنابی خامنەی و جەنابی کاک نێچیروان بارزانی بزانێت خەڵک ئەوێ بزانێ نەتیجەی ئەمە خێرەکەی بۆ ئەو چییە ئەجینا وردەکاری باشان لەسەر ئەو خێرە قسە بکەین خێرەکەی ئەبێت چی بێ خێرەکەی ئەوەیە کە ئێران نفوزێکی زۆری هەیە نەک لە عێراق لە لوبناان و لە سووریا و لە یەمەن و لە زۆر شوێنی لە ئەفغانستان لە پاکستان هەیەی لە تاجیکستان هەیەی دروست تا یەمەنە ڕوات تا یەمەنە ڕوا ئەم نفوزەی ئێران ئەتوانێ ڕۆڵی باش ببینێ لەو کێشانەی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە ینی هەرێمی کوردستان و لەگە دەوڵەتی عێراق ئەوەیە ئەو ڕۆڵە باشە ئەڵێن ئامادەکاری ئەکرێ فەخامەتی سەرۆک کۆماریش لە هەولێر بۆ ئەمڕۆ و سەرۆکی پارتی دموکراتی کوردستان سەرۆکی حکومەت سەرۆکی هەرێمی دوێنێ بینی مەسەلەن کۆبوونەتەوە ئەکید باسی ئەو ئامادەکاریانە شەکرێت ئەو مەنفعەتە چیەکە بۆ خەڵکی کوردستان ئەبێت بە تایبەتی کە جوملەیەکەی ئەڵێ وتوێتی هەوڵە دەین کێشە دارایی و کارجێڕەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەر بکەین کامیانە بێ ئەوە ئەو جوملەیە ئەو جوملەیە تەوزیفە بێ بە قەنەعەتی من
ئێمە خۆی تاوان باەکشی پێ بڵێم کاکەزانە مەسایلی دیپلۆماسی وازم جارێکتر هەر لە دەوری ئەم مێزە من باس کردووە مەسەلەی دیپلۆماسی ئەوە نییە تۆ جارێک بچی بڵین کۆبوونەوەی بکەیت و تر تاو سحرێکی لێ بکەیت و چشکان هەڵبێ جاری وا هەیە بە کۆبوونەوەیەک بە دوو بە سێ بە چوار بەدا تۆ لە مقدمەکەت تا باسی ئەوە کردوتە ینی قەیچێکە ئێمە یەکێتی با 4 ساعت کۆبوونەوە بکەین منەڵێم با 40 ڕۆژ بیکەین نەک 4 ساعت بەس نەتیجەی هەبێ ئەمەش سەرەتایەکی باشە بە ئاڕاستەیەکی باش لەوانەیە هەنگاوی تری لێ بکەوێتەوە لەوانەیە سبێنێ بۆ نمونە دیپلۆماتکاری هینی ئێرانی بێن بۆ هەولێر هەتا ڕێی جمهور ئەو شتانە شتی مستحیل نین ئەمە هەنگاویشی باشە ئەبێ شتی لەسەر هەڵچنین ئەبێ ئیشی بۆ بکەین ئەبێ خزمەتی بکەین ئەو نفوزەی ئێران لە بەغدا ئەتوانێت زۆر کێشە لە کۆڵ دەوڵەتی عێراق بکاتەوە بەریەکەوتن نابێت تورکیا و ئێران دوو وڵاتی اقلیمی و میحوەرین لە ناوچەکە و پەلوپۆیان هەیە مەسەلەن بەڕێز خۆت ئێرانت باس کرد تورکیاش ڕوونە مەسەلەن تورکیاش مەساڵحی هەیە لە هەرێمی کوردستان و فترەی پێشوش سەرۆکی تورکیا لێرە بوو لە هەرێمی کوردستان لە هەولێر بوو بەریەکەوتن ڕوونادا یان هەرێمی کوردستان بەڕاستی بۆ وەزع ئاڵۆزی خۆیەوە بەو ناکۆچێ ناوخۆیانەی خۆیەوە بەو دۆخە خراپەی خۆیەوە لەو ئاستەیە بتوانێت باڵانس لە نێوان تورکیا و ئێران ڕابگرێ جا خۆی هونەرەکە ئەگەر ئێمە حەزمان لێیە ینی ئیسپاتی کەین لە سیاسەتە ینی هونەرمەندین ئەوە تاقیکردنەوە بزانێ ما توانین مە بکەین هەمی گەزەنا بدەڵێ با شتێکی تر هەیە ینی با ئینسان لەگەڵ خۆیان ڕازگۆ بێ ئێمە ینی لە قازانجی تورکیایە کە هەرێمێکی کوردستانی سەقامگیر و عێراقێکی سەقامگیر هەبێ لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنیەوە و لە ڕووی سیاسیەوە وڵاتێکی وەکو تورکیا قازانجەکە زەرری لێ ناکە ئەمە ئەوە نییە ئێمە بچین ئەگەر سەرۆکی هەرێم یا سەرۆکی حکوومەت هەستا چوو بۆ ئەنقەرە معناوێ ئێمە دژایەتی ئێرانەکەین ئەوە معنای ئەوە نییە ئەگەر سەرۆکی هەرێم چوو بۆ تاران معناوی ئێمە دژمنایەتی تورکیاکەین جیۆپۆلیتیکی کوردستان بەداخەوە بەناوعەکە کە ئێمە واجبی سەرشانمانە کە باڵانسێک ڕابگرین لە بینی ئێمە تەنیا وڵاتێکی ژنین لە عالەمەکەوا بێ کاکەزانە بڕۆ سەیری وڵاتانی عالەم کە لە هەموو جیهانی سێم لە ئەوروپا لە ئاسیای دوور یعنی ئەمە هەیە تۆ ئەو خۆی لە ڕاستیە دیپلۆماسیەت زۆربەی ڕاکردنی و باڵانسەیە ئاخجا من توانم بڵێم موقعەتی هەرێمی کوردستان دام و دەستگا فەرمیەکانی لەو ئاستەیە ینی و هونەرە ئەتوانێت جێبەجێکە بە قەنەعەتی من ئەو نیە دام و دەستگای فەرمی چیە ئەوە نیە کاک نەسیروان بەرزانی سەرۆکی هەرێمە ئەوە لە مەتاری هەولێر پێشوازی کرد لە ئەردۆگان دوای سواری تیارە بوو چوو بۆ تاران و هەموو سەرکردەکانی ئێرانیشی بینی ینی ئەوە خۆی نمونەیەکە بۆ ئەوی کە بڵێ ئەگەر بتەوێت و محاولەی بۆ بکەیت ئەتوانی بکەیت بەڵام من حەزەکەم یەکشیش بڵێم زۆر کەس شتێکی تر نازانێ ئەم دیدارانە ئەمە زۆر ئیشی بۆ کراوە ئەمە لە شەو ڕۆژێکا دروست نابن ئەم دیدارانە یعنی جەنابەت سەحوفیەکی متابعی هەموو دیدارێکی تۆپ بە مانگ بە دوو مانگ بە شەش مانگ لەو پێش ئەمە ئیشی بۆ کراوە بەڵام ئێستا خەڵک زۆر نیگەرانە زۆر تۆڕێ ئاوا بکە ئێستا ڕەنگە یەک دنیا ڕخنە لە من بگرێت ڕاستە سە من دوێنێ بەرنامە مەبن لەسەر تەوتینەوەوانە پرسیارمە کرد ڕخنیان بۆ نووسیوم جنێویان بۆ نووسیم بە دینارێکمان لە گیرفانیە کاکە بیکەنە خاتری خوا ئێوە شەریکن ئێوە دزن مەسەل ئەو مستەڵاق گەیشتەوە حەدە کاک ئاری مەسەلەن کاتی ئەو نات و ئەپدێتێکی گەورەی هەرێمی کوردستان کاکە ئەوە بلاس خار پێوتین کاکە ئەوە ئەو کابرای ئەمریکیەکە پێوتین کەلابرا مەسەلەن هەمووی ئەوتیان ماڵتانەکە تو دەریشکەوت بەڕاستی ماڵەکەمان تقریبەن خەریکە وردەوردە ئەتوێتەوە ئەمە مەسەلەن پەرلەمانمانیان جومەنی دادوەری حکوومەتمان کار بەڕێکەرە ینی بەڕاستی کاتی ئەوە نیە زۆر واقعی بەبێ مەسەلەن قسەی سەرشاشنیەتیە سادقانەی جەنابەت ئەوەیە چی بکرێت بۆ دۆخە یەک شت بکرێت وتەنیا ڕێگەش هەرەوەیە هیچ ڕێگەی تر نییە ئێمە و یەکێتی دابنیشین جۆ لە یەکتری بگرین بسازین
ئەخوار ئێوە یەکێتی شەرت نین خەڵکی تر هەیە خەڵکی تر هەیە ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ خەڵکی تر بۆ هەموو لایەنە سیاسیەکان چاوی ئێمن هاوڵاتی ئێمن و خوشک و برای ئێمن بەڵام عەقڵ ئەڵێت دوو جەمسەری سەرەکی هی دەسەڵات لە هەرێمی کوردستان بریتیە لە ئێمە یەکێتی ئەگەر ئێمە و یەکێتی لەگەڵ یەک کاتەبابین زۆر کێشە هەل ئەبێت و ئەو لایەنانەی تریش یعنی ڕەزامەندی زیاتر لیان ئەبینرێ بەرامبەر بە سیاسەتکردن هەستەکەی ئەوان سەیری ئێوە ئەکەن کۆک و تەبابن لەگەڵتان دێن دش بن لەگەڵ بێدەنگە بن ئەزانی چۆنە ئێمە تەعاان لەگەڵ ڕێزمە ها ئەمە خوانە کردە بڵین تەعاان نییە بۆ نمونە لە کوردستان ئێمە ساحەبی هینی ئۆپۆزیسیۆنێکی لەو جۆرە نین کە زۆر واعی بێ وە کامڵ بێ چانسی یەکێتی و پارتی نا ئەزانی من لەوانەیە من یەکێک لەوانە کە ڕەموانە بێ بەڕێی من ئۆپۆزیسیۆنێکی زۆر عاقڵ و زۆر بە قووەت گەورەترین هاوکاری دەسەڵاتە بێ لەبەری بە عەقڵێکی سەلیم نەک بە میزاج نەک بە خیتاباتی پۆپۆلیستی وعدی گەورە و زل و ناواقعیدان بە خەڵکو و ڕەشکردنی هی دەسەڵات بە زەر بێشی گەورە بەسەر پارتی وێچێتیا بێنەوە ئەمانە بێ نازانم تۆ بیستوتە شتێکی وایان پێوتم وتیانیشێک لەم برادرانی ئۆپۆزیسیۆن و توێتی ڕۆژێک یەت سەرکردەکانی پارتی وێچێتی وەکو فەوڵ شەماڵیان لێت بەڵەوتێ لەبەردە سەر عەدامیانەکەی ینی ئەمە جارێ ئەمە حەقا ینی نازانم لێگەڕێ مەبەستم ئەمە ئۆپۆزیسیۆن نییە ئەمە ئۆپۆزیسیۆن نییە ئەمە وەکو مناڵێکی لاسار وایە جارجار بەردێ ئەگرێتە پەنجەری هی دراوسەکەی پەنجەرەکەی ئەشکێنێ ئەجنان ئەمە عەقڵی سیاسیە نەکامڵ بوونانە هیچ شتێکە نەدڵسۆزیە بۆ نیشتیمان باشە یەکێتی و پارتی هەموو شتێکیان لەبەردەستە ئێوە ڕێگەتان نەداوە ئەو خەڵکانە دروست بن بەڵێ بڵێن وەکوم فۆڵێکەکەی دووری ئێمە و یەکێتی دووری ئێمە و یەکێتی ئەم خیتاپە پۆپۆلیستیەی بەهێز کردووە ئەوەیە بۆ هەر دووری بۆ بێستراتیجی نەڵێن مەسەلەن زۆر بەیەکەوەش بوون مەسەلەن بەیەکەوەش بوون بەڵام نەتان توانیوە بەڕاستی مەسەلەن حکومڕانیشی زۆرتان دروست پێش ڕاز نییە کاکزانە ئەخرنا ئەگەر لەکوێیان ڕاست نیە مەسەلە و باڵەکەم کردووە خیتاب پرسیارەکەم پۆپۆلیستێ بۆم ڕاست لە 2000 نامناڵم خوانە کردەوەی تۆ وایە نانا بە هیچ جۆرێک نەکردەوە ینی ئەم کەناڵە بەڕێزەر وانە ئەزانی کاکزانە تۆ سێری ینی ئەم فترەی لە دوای 2023ەوە سیاست و ئابووری بکە بە دوو کردەوە لە پێش 2014 و دوای 2014 کاکە لە دوای ڕوخانی سەدامەوە ئێمە یەکێتی وەکو دوو جەم سەریشی تام برادرانی تریشی تابوون لەناو حکومە بەڵام وەکو دوو جەم سەریکی حکمی ئەم وڵاتەمان کردووە سەریکە بزان لە 2004ەوە لە 2045ەوە هەتا 2014 وەزعی هەرێمی کوردستان چۆن بووە سەری بژانەوەی ئابووری بکە یعنی سەیری موچە بکە سەیری بازار بکە بەس لە 2014ەوە کە میزانی هەرێمی کوردستان بڕا و ئیتر لەبەر هەر هۆیەک بێت کە بڕام بە هەڵدانەوەی پەڕێی کۆن نییە ئێمە و یەکێتی مەسافە کەوتە بەینمانەوە ئەو وەزعەکەیەکەی سایبینی بەڵام خراپشتان نەکردو مەسەلەن لە هەندێک لێزگەکان لە لێر لە وەزیرێک لەبەر پرسێک لە مدیر عامێک لە غەدر من لەم بەرنامەیە باسی شتێکی ترم کردو بۆ جەنابە ئێمە من ئەم ڕۆژ لەسەر مەزاری سەرۆک مام جەلال وتم ئەو کاتێک کە کێشێکی گەورە ئەبوو بۆ نمونە لە بین پارتی وێچێتیە زۆر گەورە جەنابی مام جەلال بە تەلەفۆنێک لەگەڵ سەرۆک مەسعود بەرزانی چارەسەریە کرد یا بە نیم سەعات کۆبوونەوەی دوو قۆڵی مەسەلەکان عیلاجە کرد و نەبوو بەزەجە و نەکێشەی گەورە ئەبوو لەگەڵ عێراقا بووە لەگەڵ دراوسەکان بووە لەگەڵ چۆ بووە ئێمە گەورەترین غەڵەتی ئێمە و یەکێتی لە دوای بڵێن پرۆسەی ئازادکردنی عێراق لەوە پێش غەڵەتمان کردووە شەڕی براکوژی و ئەمانە بەڵام لە دوای ئەوە گەورەترین هەڵەی کوشەندەی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بووکە اتفاقی استراتیجیمان لە شوێنێکە بڵێن تەوق کرد خنکانمان لە ئاسی مەکتەبی سیاسی شۆڕ نەبووە خوارەوە بۆ لق و مەڵبەند بۆ کۆمیتە بۆ ناوچە لە ناو کەوادری یەکێتی و پارتیە یعنی تۆ لەسەرەوە تەبابیت
بەڵام لە خوارەوەکەوا درێکەشی یان تیروشیر لێکتی ضروری پارتی نەبوو یان زعیفیەکێتی بوو استراتیژی وای لێ هات مەسەلەن پێیان وا بوو لە دوای 2009 پارتی وا تێگەشت کێشێتی نەماوە گۆڕان بەدیلێتی ئاخرنا ئەوە ڕاست نییە لەبەرەوەی لە پێش 2009ەوە بوو لە پێش 2009ەوە من بیرمە کاکە من خۆم یعنی مەسوولق بووم بەڵێ مەسوولقی 21 بووم جارێک چەند سەردانی کۆمیتەیەکم کرد هەواڵەکانی خۆم زۆریان لە سیر بوو ئێمە لە یەک گەڕێک بووین یعنی ئەمە بارگای من بوو سێ کۆڵان لەولاتر ئەو بارگای شەرمەڵبەند بوو تەمەڵبەند دەوروبەر بوو نازانم کۆمیتە لێ بەڕێم خۆم کۆمیتە بوو یعنی زۆر سیر بوو بەس ئەگەر تۆ ئیتفاقی استراتیژی هەیە بۆچی لا سەیرە من بچم سەردانی کۆمیتە بکەم بۆ سەیرە بۆ شتێکی زۆر تایبەتە و مهمە ئەو بەشێکە لە ڕۆتینی ئیتفاقاتی بینی خۆت و یەشێتی ئەنجە بۆیە یعنی غەڵەتەکە لەویا بوو کە ئیتفاقی استراتیژی زۆر باش بوو بەڵام بۆچی نەیتوانی هەتا ئەمڕۆ بڵێن بەرگە بگرێ مەسەلە گۆڕان و ئەمانە نەبوو مەسەلە ئەوە بوو کە تەوق بوو لە شوێنەیە شۆڕ نەبووە یعنی تەنانەت من دەتوانم بە جورئەتەوە قسەی بکەم لە مەکتەبی سیاسی نەهاتە خوارەوە یعنی نەگەیشتە کۆمیتەی ناوەندی هەردوولا ئیتر تۆ چۆن ئەتەوێ ئەم ئیتفاقی استراتیژیە لە ئەمری واقعە هەستی پێ بکەی بیبینی چۆن ئەتوانرێ ئێستا بە ئەبدێتێکی نوێ لە پێنا ئەوەی کە چەندزار تکرارم لێ کردەوە کە ئیتفاقیەکی استراتیژی بەڵام بۆ خزمەتی خەڵک بێ ینی بەڕاستی ئەوش بۆ خزمەتی خەڵک بوو ینی ئەو کاتی کە سەرۆک مام جەلال و کاک مەسعود قەرارێکیانەدا مەسەلەن خەڵک هەستی بە بێ موچەی ناکرد هەستی بە سەرمای نەوت ناکرد کێشە هەبوو گەندەڵی هەبوو بەڵام بەو شێوێنە بوو مەشارعیشە بوو لەوێ منافەسە هەبوو لە نێوانە ولێر و سلێمانیە ینی خەڵک ئێستا گەیشتونێتەوەی منافەسە هەیە لە چاڵ و چۆڵی و لەوەی ساروخ و لە درۆن و لەوانەیە زۆر ماڵوێرانین کاگاری خۆ بەڕێز باش ئەتوانین بە ئەبدێتێکی نوێ ئەوە بکرێت ئێمە بە چ میکانیزمی ئێمە بەڵام خەڵک هەست با من لە دەوری ئەم مێزەدا نەنیشم میکانیزمی ئیتفاقێکی نوێ لە بینی خۆم لە بینی ئێمە و یەکێتی هەمنووسمەوە ئەوە بای ئەوەنە سەرکردایەتی ئێمە و یەکێتی خاوەن ئەزمونن و دنیا دیدەن کە زۆر بەبێ زەحمەتێکی زۆر ئەتواننەوە بکەن بەڵامەتوانی پەنجە بۆ ڕێک ڕابچێشی با من یەکشتم پێ بڵێم تەسەور ناکەی ئەو ئیتفاقە دروست ببێت لە نێوان ئێمە و یەکێتیە ئەم میلەتە چەند قازانجەکە ئەم هەرێمە چەند قازانجەکە ئەکرێت بکرێت ئێمە چۆیسی ترمان هەیە زەحمەت نەبێلەوە زیاتر باشە من پێم وایە نەخێر ئێمە هیچ چۆیسێکمان نییە ئەمە ئەبێت بکرێت لەبەرەوەی بەدیلی نەکردنی ئەم ئیتفاقا ئەم وەسعەیەکە ئێستا بینین مە خۆشە بێگومان ماڵوێرانی کاگاری پرسیارێکی تر هەیە کە لە ماوە دوای نەخۆشکەوتنی سەرۆک مام جەلال و دۆخانەی بەسەری یەکێتی هاتووە لە قۆناغە جیاجیەکان تا ڕادەیەک مەسەلەن لێرە و لەوێ پارچەبوونی یەکێتی وای کرد بوو زۆر بەڵێ بۆ پارتی بکە ئێستا کە قیادەی خۆی ڕێخستۆتەوە پارتی ئەو نایانەی یەکێتی پێ قبوڵ ناکرێت یان ئاراستەیەکی ناو پارتی من قەناعەتم وانە ئەتوان بۆچی پارتی ئەو نانەی یەکێتی پێ قبوڵ نییە ئەو حەقانەش دا بە یەکێتی سەریکە ئێمە جارێ باشتر پێ بڵێم ئێمە بە هیچ جۆرە ڕێگە بە خۆمان ناین دیکتەی سیاست بکەین بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ کەس لە بێشێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی گەورەیە حیزبێکی سەربەخۆیە ساحب بەرنامە و سیاسەتی خۆیەتی بەڵام ئەوەی کە جەناب دەڵێ کە یەکێتی لەبەر ئەوەی کە بڵێم زودنەوەی گۆڕان و خەڵکی تری لێجا بۆ بەڵام پێش ئەوە یعنی پێش ئەوەش ئێمە بینمان زۆر باش بوو بەڵام فاکتەری سەرەکی کە یعنی ئەوەی کە ئەمەی ڕاگررت بوو سیاسەتی حەشیمانی مام جەلال و هاوڵێتی سیاسی جەنابیان لەگەڵ سەرۆک مەسعود بەرزانی کە لە دنیا تێگەیشت بوون کە قاڵبووی سیاست بوون کە ڕابردووی تاڵیان بینی بوو ئەیانزانی بڕیاری غەڵەت بڕیاری دیژبەیەک چ قوڕێکا بەسەر میلەتەیە لەوە تێگەیشت بوون ئەوەیان بینی بوو بۆ ئەوان بەس بوو مەسەلە ئەوە نییە ئێمە خوانە کردە بمانەوێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان پاشکۆی ئێمە بێت یا هاوڵاتی دەرەجە دوو بێت ئێمە حیزبی یەکەمینی ئەو بێ دووەم ئەوە نییە مۆزۆ معلوماتێکم هەیە کاگاری ئەڵێن لە کۆبنەوەیەکی دوای 2010 کاک مەسعود مەکتەبی سیاسی پارتی کۆ کاتەوە لە من سەرۆک وەزیرانە دەم بە یەکێتی
ئەڵێ دەیدەم بە مام جەلال ئەو بوو کە 2 ساڵێکێتی بوو وابوو دوای ئەوە کە کاگنی سیروان ئەبوو دەورەکەی 2 ساڵ تاوکە دوای ئەوە سەرۆک مام جەلالێکێتی مەکتەبی سیاسی کۆ کاتەوەڵێ من 2 ساڵەکە دەمەوە بە کاگنی سیروان ینی ئەمەیە ئەمە معلوماتە هەردوو کلا ئەم سیحری سیاسیە بۆ ناکرێت بۆ هاندانی ئەمە ئەبێ بکرێ ئەم ڕۆ سبێنێ بێهرە بێ بکرێ ئەجینا هەتا نەکرێت هەتا ڕۆژێک تاخیرتر بێ ماڵوێرانی زیاتر باشتر پێ بڵێم من زۆر جارە قسەم کردووە کە خۆمەزانم کە لە حیزبەکەی خۆمە حتمما هەندێک لە هەواڵە بە ڕێزەکانم پیان ناخۆشە و حەقی خۆشیانە با من ئێستا جارێکتر ئەو قسەی خۆم بکەمەوە ئەگەر ئێمەوەیچێتی بە تەمانین بە یەکەوە بسازین ڕێبکەوین بە یەکەوە لەگەڵ حیزبەکانی تر و لایەنی سیاسی و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەم وڵاتە بەرین بەڕێوە لە ئێستاوە عەقدی دوو هەرێمی کوردستان یا لە ناوچوونی بۆ خۆمان بەدەستی خۆمان نووسینەوە معنای ئێمە لە باشترین حاڵەتە بەرەو دوو هەرێمی ئەچین ئەگەر هەرێمەکەمان لە ناو نەچیها بەرەو دوو هەرێمی ئەچین لە بەرەوەی هیچ مەجالی تیان نامێنێت چونکە لەم لەحزەیە کە من و جەنابە قساکەین دی فاکتۆ ئەوەیە کە ئێستا ئێمە دوو ئیدارەین بەس ئیعلانمان نەکردووە ئەم دوی ئەو دوی دێگەڵە دوو مەرەگ وەرەگرن دوو ئیدارەی وەردوو نانە بەڕاستی بۆیە جەنابە دوو جار تۆ پرسیارە لێ کردم ئایا ئەکرێت یعنی ئەمە ڕوو ئەدا بڵێن ئێمەوەیشێتی بێکەوە بسازین ڕوونەدات من ئەڵێم چۆیسی تر هەیە هیچ چۆیسێکی تر نییە ئینسان کاتێک یعنی ئەو پرسیارە لە خۆیەکە کە چۆیسی تری هەبێ تۆ یعنی موامرەی دنیا لێ یەکرێ میلەتیشی بێدەوڵەتی لە جەرگەی خۆڕەڵاتی ناوەڕاستە گەورەترین میلەتی سەر عەرزی کە دەوڵەتی خۆتت نییە ئەچی دەست دەخەیتە ناو دەستی فارسەوە ناو دەستی عەرەبەوە ناو دەستی تورکەوە ناو دەستی نازانم چێوە بۆ دەست ناخەیتە ناو دەستی یەکتریەوە بە یەکەوە تۆ بە قووەتری بە یەکەوە بەهێزتری بۆ یەکتری قوبوڵ ناکەی بۆ هەموو عالەمە قوبوڵە بەس کوردی قوبوڵ نییە یعنی ئەم میلەتە زۆر سێرە ئەمە ئێمەویشێتی کوردین بۆ یاڵە ئەمە میلەتە زۆر سێرە ئێمەویشێتی کوردین معقولە ئێمە یەکتریمان قوبوڵ نەبێت بەڵام هەرچی خەڵکی سەرم عەرزەی ترێ هەموویمان قوبوڵ بێ معقولە ئەو میلەتی سەردەستەی کە ئەنفالی کردوویتەوە ئەو قوبوڵ بێ بەس یەکتری قوبوڵ نەبێ ئەوەی کۆمەڵکوژی کردووی ئەو قوبوڵ بێ بەس یەکتری قوبوڵ نەبێ ئاخر من لە شوێ دنیا بووە آخر خەڵکە پرسیارە لێوە خۆزگە سەرکردایەتیشیش لێرە بووە مەسەلەن بە ئێوە بوترە خۆڕاستە ئێوەش بەرپرسیارەتەکەتان ناوەڕاستە مەحدودە بەڵێ بەڵام خۆت ئەبێ ئەو ڕەیانە بگوازرێتەوە ینی ئێستا بۆ نمونە زۆر کەس بەڕێزت پێشستا باسی ئەوت کرد کەوتت ئۆپۆزیسیۆنێکی زۆر هۆشیاریشمان نییە وڵا کاگاری خۆ ئەوواقع هەیە ئەگەر ئێوە ئەوە نەکرد لەگەڵێکی نیشتیمانی کوردستان ئۆپۆزیسیۆنێکی هۆشیار بێ خۆتەزانی ئەگەر بەچەک نەبێ ئەجینا خۆ بە دەنگدانێکی دموکراسی بێ لە هەردوو لاتانە باتەوە وانە ئەگەر وانەکە ئەی کاک مەلا بەختیار نەی و ئێمە یەک کورسی بێنین سەد بێنی هەریچێتین ئەو بۆ ڕۆژە بوو وەڵا بۆم ڕۆژ وایە چۆن ئەوە بۆ ڕۆژە ئەزانی ئەخر ڕاستی نیە مەسەلەن ئێستا لە هەولێریش هەمووی ناچێتە دەنگدا لە سلێمانی هەمووی ناچێتە دەنگدا کاگاری ئەزانی قوربان چییە مەسەلەکە خەتەرانە بوویەکی پارتیستی پێ ئێمە وێشێتی ئەبێ هەستی پێ بکەین جەنابی سەرۆک مەسعود بەرزانی هەموو جارێ ئەمە لە کوبوونەکانی خۆمانە هەموو جارێ ئەڵێ کاکە ئێمە وەسیلێن هەدەف نیشتیمان و میلەتە منەو قسەی هیچ جەنابیانەکەمەوە دروست مادام ئێمە وەسیلێن یەکێتیش وەسیلەیە لەبەر حیزبە ئێمە یەکێتی وەسیلەین مەبدەع نیشتیمان و میلەتە چ شتێ لە نیشتیمان خۆشەویستتر هەیە لە دنیاە هیچ شتێک لە دوای خوا نیشتیمانە یەک خوا دوو نیشتیمان یعنی ئەوە نایەنێ ئێمە کۆمەڵی تەسحیح بۆ بین والله هەیە ببیدەن وانە کادرەکانی پارتی کە دێنە لە چوار سەردانی تۆکەن کە سوکاری شەیدانی پارتی سەلم پێشتر تۆ زۆر خەمت لێ خواردن باستەکردن لە بەرنامەکان لەکوێ پارەیێنن یانی پارەی چی پارە لە چۆ معاشیانە دەنێ بەڵێ هەر لە حکوومەت چاوەڕە نابێ بکەن یعنی لەگەڵ ئەو کەسەنیە کە مەسەلەن بۆ نەڕەخنە و بەس ڕەنگە و لەبەر پارتی بوونەکەیان لەبەر یەکێتی بوونەکە لەوانەیە کاکە زانە ناخۆ پرسیارەکە زانم پرسیارەکەم زۆر سادەیە بەس مەسەلەن خەڵکێک ڕەنگە پێی وا بێچێتی و پارتی لە شوێنیشتر پارەی تر وەرەگرن من شتێک بڵێم هەر نەبێت لەبەر کادرەکانی خۆتان مەسەلەن سەیری کە باشتر پێ بڵێم مەڵبەند و لق
ناوچە و کۆمیتا بەم ڕۆژگارە خەڵک ئەچێت ئەوانەی کە بڵێن ئەندامی ئێمەنی ئەندامی شێتین ئەچن بۆ ئەوێ ئەمە نەخۆشی سەرەتانی تایە ئەو دی بۆ لای جەناب ڕۆژانە نەخۆشی درێژخایەنی هەیە خەڵکی معاوەقی تایە خاوەن پێداویستی تایبەت خەڵکی هەژار و کرێکی تایە خەڵکی تایە کە مناڵەکەی لە مەکتەبە پاری نیوە بینێرە بۆ خوێنن ئەندامی پارتیە و ئەندامی یەکێتیە شتێک ئەڵێم من ئەزانم زۆر قورسە لەم شاشەی هی کورسات نیوزەوە هەندێک کەس بڕوا بکە تۆ ئەزانی خەڵک هاتووە بۆ بارەگای لقی چوار لێم پرسیوە ینی ئافرەتێکی پیر بووە وتومە جەنابەت سەر بە چ ناوچەیەشی وتوتی من سەر بە ناوچەنی من سەر بە کۆمیتەم وتومە ئەی تۆ ئەزانیت ئێرە بارەگای لقی چوارە و هی پارتیە وتی چۆن نازانم بەس تویانە شێخعاریەک لەوێ دڵی زۆر باشە یعنی ئینشاڵڵا دڵت باش بۆ بە عەرزەکەم مەبەستم چییە؟ ئێکاکەوەی شێتیە ساحب شەهیدە ئەوی ژووک و خەڵکی تر یانی چاوەڕێی موچانی پارتیوێ شتێکانی چاوەڕێی موچاکەن من قسەکەم بۆ ئەو بۆ زمینە بۆ ئەو سازکەم بڵم باشار نەبێت لە بەرکادرەکانی خۆتان کە سوکاری شەهیدەکانتان نابێت قەرارێکی نهایی ئەسڵەن حیزبی ئێمە زانی بەچی بەناوبانگە ئەڵێن ساڵ لای پارتی 11 مانگە بەخواکەوە خۆمانواڵێن بۆیە تەوزیف تا کرد بۆ حکوومەتیش کردان بە نۆ کاگاری دووتان لێ فڕی لەگەڵ یەکێتیە لەگەڵ یەکێتی باشە کەواتە کاگاری ینی مادەم کادرەکانی خۆشتان کە سوکاری شەهیدیشتان بەو حاڵ و گوزەرانە بن بڕاستی و سیاسەتە تاکەی بەردەوام بێ باوەڕکە فیدباکی فەیسبوک ڕاستە زانم 2007 بۆم دێتەوە بەرنامەکە ئەو شەوە دابەزێنم وە خۆی تەبیعی لەسەر موچە هیچ گۆڕانکاری هی 7 ساڵ 8 ساڵ چاگە بێ بە قناعەتی من چاگە بێ دوای ئەم سەردانەی جەنابی کاک نەسیروان دوای ئەو ڕێکەوتنانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغا کردوێتی بە قەناعەتی من یەک تەسپش و درێژەیە چاگە بێت هەمووی چاگە بێت ئەڵێن تا ئێستا هەرێم ئامادەنیە داهات بنێرێ و نردوێتی ئەوە تا ئەوە وتەبێژی وەزارەتی دارایی وەزیری دارایی کە پارتی نییە ئەڵێ کاکەوەی داوایان کردو ئێمە نردومانە مەسەلا من حەزەکەم یعنی خۆ ڕێگاکە دوور نییە زۆر بە ئاسانی توان لە جەنابی کاقوبات پرسن جێگری سەرۆکی هینی حکوومەت لێی پرسن بڵێن حکوومەت ئەو ئەرکانی لەسەر شانی بۆ جێبەجێ نەکردووە ئەگەر دواسەرنجێکت هەبێ کاگاری دواسەرنجم ئەوەیە کە ئەبێ میلەتی کورد یەک بێت میلەتی کورد ئەگەل لەگەڵ یەکتریا برا نەبێ هەتا بەیانی دەهۆڵی برایەتی کورد و عەرەب و کورد و نازانم چی لێبە لە دوورشم زیاتر هیچی تر نییە ئەبێ لە پێشە خۆی لە ناو خۆیان برابێ یعنی خوشک و برابێ مرتاح بوو لە بەرناوەکە زۆر ئازادی من دایم لێرە زۆر سپاس بۆ بەڕێز ئاریارسی سپاس بۆ بەڕێز بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە خاتم